ناتالیا جاف بۆچی لە هاوسەرەکەی جیابەوە؟ ئەی منداڵەکەی چی بەسەرهات؟ بۆچی تاوەکو ئێستا عاشق نەبووە؟ ئەو جلانەی ئەو لەبەری دەکا لەگەڵ کۆمەلگای کوردی دەگونجێتن؟ ئەی ئێستا لە کوردستان بەچی خەریکە؟ نوێترین چالاکی و بزنسی چییە؟ بۆچی پێی خۆشە کە لە هەمان دێتە دەرەوە وێنەی خۆی بڵاو کاتەوە بە خاولیەوە؟ ئەو شتانە دەیکا لە بەردەم کامێرە هەمووی ئاکدا دوورە لە ڕاستی؟ ئەی ڕاستیەکان چی؟ چ سوودێکی بۆ کۆمەلگای کوردی هەیە؟ تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە. پێشەوەی سەیری ڤیدیۆکەمان بکەیت لایک و کۆمنت و شێری لە برینە چۆرەوە سەبسکرایبی کەناڵەکەشمان بکە و زان گۆڵەکەش دابگرە بۆی توی خۆشەویستەکەمی کەسبی کە بابەتەکانمان ببینی وەروە سناپچاتەکەشمان ئاد بکە چالاکی ڕۆژانەمان لەوێدا ببینە. ناتالیا جاف ئەو خاتونێ لە هەر دەرکەوتنێکی تەواوی سۆشیال میدیا بەخۆیەوە سەرقال دەکاتن وا دەکا هەموو خەڵک قسەی لەسەر بکەن. ناتالیا خەڵکی شاری سلێمانیە لە ئێستادا تەمەنی 25 ساڵەوە لە شاری سلێمانیش لەدایک بووە هەر لە تەمەنێکی منداڵیەوە ڕوو لە ئەوروپا دەکەن و دەڕۆنە وڵاتی نەرویج. ناتالیا هەر لەم وڵاتە تەمەنی منداڵی بەڕێ کردووە. ناتالیا لە تەمەنی 17 ساڵی جارێکیان ویستی هاوسەرگیری بکاتن بەڵام چەند کەسانێک بوونە ڕێگریان نێوان ناتالیا ئەو کوڕیان تێکدا کە بەنیاز بوون هاوسەرگیری بکەن بۆیە لۆ تەمەنە ناتالیا زۆربەی هاوڕێکانی باز لەوە دەکەن ناتالیا گۆڕا تەبیعات و هەسوکەوت و ژیانی گۆڕا لە کەسێکەوە بوو بە کەسێکی تر پاش مودەیەک لەگەڵ کەسێکی تر هاوسەرگیری دەکاتن و لەو کەسێش دەبێتە خاوەن منداڵێک و ناتالیا تاوەکو ئێستا ڕوونی نەکردوتەوە ئەو منداڵە لای خۆی دەژی یاخود لای باوکی. ناتالیا لە چاوپێکەوتنێک باز لەوە دەکاتن تاوەکو ئێستا لەگەڵ هاوسەر کۆنەکەم لە ئێستادا هیچ کێشەیەکمان لە نێواندا نییە لەگەڵ یەکتری زۆر ئاسوودەین و ئێستا زۆر هاوڕێن لەگەڵ یەکتری بەڵکو بگرە هەموو ڕۆژێک لەگەڵ یەکتری قسە دەکەین لە هەواڵی یەکتری دەپرسین. واروەها ئەمەش بۆتە جێگای قسە و باس ئایا لەگەڵ هاوسەرەکەت ئاوا باش بووی؟ ئەیچ بۆ جیابوویەوە؟ ئەوش لە وەڵامدا دەڵێ وەکو هاوسەرەکانی تر نەگەیشتنی هیچ ئامانجێک لەگەڵ یەکتری لێک تێ نەگەیشتن هەبوو وا باشتر بوو ئێمە وەکو هاوڕێ ببینین نەکو وەکو دوو هاوسەر هەموو ڕۆژێ کێشەمان لێ نێوان هەبێتن بۆیە ڕیارماندا لە یەکتری جیا ببینەوە. واروەها ناتالیا لە هەر دەرکەوتنێکی لە ناو سۆشیال میدیا دەنگ و باسێکی زۆر بە دوای خۆیدا دەهێنێ. ماوەیەک پێشێستا لە مانجی 3 ساڵی 2021 بەشداری نمایشی فیلمی سفرنۆی سینەمایی کورد کرد. لەو ئاهەنگەدا بەزرێکی نیم چەڕوو تۆ بە دەرکەوت تەواوی سۆشیال میدیا بەخۆیەوە سەرقال کرد. واروەها لە ناو ئەم ئاهەنگەدا خەڵکێکی زۆر ڕخنیان لە جلوبەرجی ئەو خاتونە گر. ئەو خاتونە ژوتی تەنها ئەو کاتانەی کە بەسەر پێجەکان کەوتم لە شولارم وا بە دەرکەوت نەوەک ئەز یەکەم ئاواڕوود نەبوو لەو بارەوەیەوە تەنها ئەوەندە ڕوونکردنەوەیدا. واروەها هەموو کاتێک خەڵک ڕخنی ئەوەی لێ دەگرێت تۆ جلوبەرگەکانت زۆر ڕوتن لەگەڵ کۆمەلگای کوردی بە ئەستەم دەگونجێ. ئەوش لە وەڵامدا دەڵێ من هەر لە منداڵیەوە لە ئەوروپا گەورە بووم و خێزانەکەم ڕێم پێدەدەن هەرچێک لەبەر بکەم ئەو منیش ئازادم بە چ جلوبەرگێک دێمە سەر تیڤی و سەر شاشە و بە چ وێنەیەک لە نێو سۆشیال میدیا بڵاو دەکەمەوە بە چ دلێک و ئازادی خۆمەوە پێشم خۆشە هەروە ببینیمەوە بە کەسایەتی خۆمەوە بۆ شێوازە جوانم. واروەها ناتالیا خەڵکێکی زۆر لەو بارەوە دڵتەنگن. واروەها بازەوە دەکەن ناتالیا چ سوودێکی هەیە بۆ کۆمەلگا. ناتالەش لە وەڵامدا دەڵێتن سوودی من ئەوەیە تەنها جلوبەرگ و لەبەرکەمەوە مێک ئاپ بە خەڵک ئاشنا بکەم. من تەنها ئەوە کاری منەوە ئەوە سوودەکەی منە شەر نییە ئەو سوودەی من دەیگەنم هەموو کەسێک سوودمەند بێ لەم سوودانەی من بەڵکو کۆمەڵە کەسێک سوودمەند بێ بۆ من بەسە. ئەو باز دەوە دەکەن ناتالیا ئایا پێشکەشکارە مۆدێلە شاجوانە چ کارێک دەکات لە نێو ئینتەرنێت و بەچی بەناوبانگە ئەو دەرێ من هیچ لەم کارانە ناکەم من تەنها کاری ڕکلام دەکەم بۆ خەڵک وەکو بزنسێ بەکاردێنم من وەکو بلۆگەر و مۆدل و ئەو شتانە خۆم نەناساندووە تەنها کەسایەتێکی سادە و ساکار کە دیارە لە نێو سۆشیال میدیا توانێتی چەند فانێکی باش لە دەوری خۆی کۆ بکاتەوە وەروەها خەڵکێکی ئەگزار باشیش سەیری پرۆفایل و ئەکاونتەکانم دەکەن.
وەروە چەند ڕۆژێک پێش ئێستا ناتالیا لە پرۆگرامێکدا هەڵدەستێتەوە دەڕواتن تووڕە دەبێت لە پێشکەشکارەکە کە گوایە پرسیارێکی ئەوای لێ کردووە ئەو لە جۆرە کەسانە نییە و ناتالیا پرسیاری ئەوەی لێ دەکەن ئایا بەس هاسێ و چاری شەوێ تۆ بۆ تۆمبیل دامت کردووە ئەوش لە وەڵامدا دەڵێ بەڵێ من داهمم کردووە بەڵام سێ و چاری شەوێ نەبووە لە هەمان کاتدا لەو پرسیارە تووڕە دەبێتن کە ئاراستەی کراوە یەکەو سەر هەڵدەستێ و لە پرۆگرامەکە دەچێتە دەرێ تاوەکو ئەو کاتێ ئۆکەی زۆر باشە تووڕە بووی لەبەرەوەی بوختانیان پێکردی یاخود ئەو جۆرە پرسیارانت بەدڵ نەبووە بەڵام ئێمە وەکو ستافی کلیمیدیا سەیری ئەکاونتی ناتالیامەکە لە ئینستاگرام هەمان پرۆگرامی شێر کردبوو کە بەشدار بووە لەو پرۆگرامە ئایا ئەمە دەگەڕێنەوە سەرچ خۆشەویستان هەر بۆ ئەوە بووە ببێتە دەنگۆیەک لە نێو سۆشیال میدیا دووبارە خەڵک سەیری پۆستەکانی بکاتەوە ناوبانگی زیاتر بەدەستبێنێ و چەندین کەسایەتیش لە ماوە نێزیکان ئەم کاریان بەکاری هێناوە لەبەرەوەی بتوانن ناوبانگێکی ئێزگار باش بەدەستبێنن بکە گوایە ئەم کەسایەتیە لەگەڵ پێشکەشکارەکە و لە پرۆگرامەکە چۆتە دەرەوە بەڵام لە هەمان ئەکاونتی خۆی ئینستاگرامی شێری ئەو پرۆگرامەی کردبوو ئەگەر وا بواە بۆچی شێری دەکرد چۆن دەیهێشت ئەو پرۆگرامە دابەزێتن تەنها ئەم کارێ بۆ ئەوە کردووە کە ناوبانگێکی زیاتر بەدەست بێنێتن و خەڵکێکی زۆرتر سەیری ئەکاونتەکانی بکاتن و لە نێو سۆشیال میدیا نەکدانەوەی باشی هەبێتن و لەو پرۆگرامەوە دیارە باسی کەسێک دەکەن ناتالیا ناوێت بە هیچ شێوازێک ناوی ئەو کەسەیە بێنێ دەبێ ئەو کەسەیە کێ بێتن دەڵێ باوەستەی من ئەو کەسێ توانوێتی ناوبانگەکی باش بەدەست بێنێتن و هیچ نییە لاسایی شتەکانی من دەکاتەوە ناوبانگێکی ئاوای نییە وا دیارە ئەو کەسایەتە دیارە ڕوونکردنەوەیەکی نەداوە دەربارەی ئەوەی ناتالیا بۆ قسێ پێوتووە ئایا بەڕای ئێوە دەبێ ئەم کەسەیە کێ بێتن وەروەها ناتالیا پێشەوەی بەناوبانگ بێ لە ئەوروپا دەژیا دوای ئەوەی کە بەناوبانگ بوو گەڕایەوە کوردستان وا دیارە خەڵک ئێستا لە ئەوروپا دەگەڕێتەوە کوردستان وا دیارە ئیش و کار لە کوردستان باشترە لەوەی کە لە ئەوروپا ئیش و کار بکەن ئایا هیچ سوودێکی پێگەیاندووی خاتوو ناتالیا و هاوشێوەکانی زۆر سوپاس بۆ سەیەکردنی تاوای ڤیدیۆکەمان ئەو پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ بابەتێک یاخود لەسەر چ کەسایەتێکی تری بەناوبانگی کوردستان ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن وەکو هاوکاریەک لایک و کۆمنت و شێرتان لەبی نەچێتن واروە سەبسکرایبی کەناڵەکەشمان بکە و زانگۆڵەکەش دابگرە بۆ ئەوەی توی خۆشەویست یەکەمین کەسبی کە بابەتەکانمان ببینی کاتی بڵاوی دەکەینەوە و هەر ڕخنە و پێشنیارێک دەتوانانی سناپچاتەکەمان ئاد بکەی بە ناوی کلیل میدیا و هەموو کات لەگەڵتانین لە کلیل میدیا.